دوای تێپەڕبوونی 60 ڕۆژ بەسەر دابەشکردنی موچەی پێشودا و تەبێشی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیان لە ڕۆژی پێنجشەمەوە دەست بە دابەشکردنی موچە بە لێبڕینی لە سەدا 18ەوە دەکرێت. پەیام لە بەدواداچوونێکدا ئاشکرای دەکات حکوومەت لە ئێستادا نەک هەر دەتوانێت موچەی تەواوەتی فەرمانبەران خەرج بکات بەڵکو زیادەی داهاتیشی بۆ دەمێنێتەوە. سەرچاوەیەک لە وەزارەتی دارایی حکوومەت بە پەیامی ڕاگەیان بەیانی ڕۆژی چوارشەمە 320 میلیارد دیناری حکوومەتی فیدراڵی بۆ سەرهەژماری حکوومەتی هەرێم گوازراوەتەوە لە کاتێکدا بڕیاروابوو ئەو بڕەپارەیە لە 18 مانگی ڕابردوو واتە 24 ڕۆژ پێشتر ڕەوانە بکرێت. بەو پێی هەرەو کات حکوومەت ڕایگەیاندبوو چاوەڕوانی بەشە بودجەی بەغدا دەکات بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران. حکوومەتی هەرێم بۆ دابەشکردنی موچە پشت بە داهاتی ناوخۆ و داهاتی فرۆشتنی نەوت و ئەو بڕەپارەیە دەبەستێت کە لە بەغداوە ڕەوانە دەکرێت. ناوەڕاستی مانگی ئەمساڵ وەزارەتی دارایی ڕوونکردنەوەیەکی لەسەر ئەو پارانە بڵاو کردەوە کە دەست حکوومەت دەکەون. بەپێی ئەو ڕوونکردنەوەیە مانگانە 120 میلیارد دینار داهاتی ناوخۆ، 350 میلیارد دینار داهاتی فرۆشتنی نەوت، 20 میلیارد دینار هاوکاری هاوپەیمانان ڕادەستی وەزارەتی دارایی دەکرێت. واتە حکوومەت بەبێ ئەو بڕەپارەی بەغدا بۆی ڕەوانە دەکات مانگانە 494 میلیارد دیناری دەست دەکەوێت. بەو پێش بە تەنیا لە ماوەی ئەم دوو مانگەدا کە موچەی دابەش نەکردووە 988 میلیارد دیناری دەستکەوتووە. ئەمە جگە لەو 320 میلیارد دینارەی کە حکوومەتی عێراق ڕەوانەی هەرێمی کردووە. کۆی گشتی ئەو بڕەپارانەش دەکاتە تریلیۆنێکی و 308 میلیارد دینار. بەپێی ڕوونکردنەوەی وەزارەتی دارایی حکوومەتی هەرێم بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران بەبێ لێبڕین پێویستی بە 895 میلیارد دینار هەیە. ئەوەش بەو واتایە دێت حکوومەت بێ پشتبەستن بە بەغدا تەنها بە داهاتی دوو مانگی خۆی دەتوانێت موچەی تەواوەتی موچەخۆرەکانی دابەش بکات. ئەو داتایانە لەلایەن خودی وەزارەتی داراییەوە بڵاو کراونەتەوە. بەو پێشبێت ئێستا وەزارەتی دارایی نەک هەر بڕەپارەی پێویستی بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران بە تەواوەتی لەبەردەستایە بەڵکو 413 میلیارد دینار زیادەشی لە خەزێنەدا هەیە کەچی موچە بە لێبڕێنی 118ەوە دابەش دەکات. بەپێی ئەو سیستەمی دابەشکردنی موچەیی کە حکوومەتی هەرێم ئێستا پەیڕەوی دەکات کە بە 2 مانگ جارێک موچە بە لێبڕینەوە دەدات موچەخۆرانی هەرێم نزیکەی لە 140 موچە ڕاستەقینەکەیان وەردەگرن. زۆرینەی لە 160 موچەکەشیان دەبردرێت. ڕۆژی سێشەممە 13 تشرینی یەکەم هەریەکە لە وەزیری دارایی و وەزیری هەرێم بۆ کاروباری پەرلەمان لەگەڵ لیژنەی دارایی پەرلەمان کۆبوونەوە. لە کۆبوونەوەکەدا هەردوو وەزیر بە ئەندامانی لیژنەکەیان وتووە بڕینی موچە و پاشەکەوتکردنی بە تەواوی نایاساییە بەڵام هیچ ڕێگەچارەیەشیان لە بەردەستا نییە. حکوومەتی هەرێم بە سەرۆکایەتی مەسرور بارزانی بێگەڕانەوە بۆ ڕێکارە یاساییەکان پارەی موچەخۆران دەبڕێت لە کاتێکدا ئەرکیەتی موچەی فەرمانبەرەکانی لە کاتی خۆیدا و بێ لێبڕین دابەش بکات. ئێستا پەرلەمان ناتوانێت لێپرسینەوە لە حکوومەت بکات. ئەوە تا بەپی داتاکانی خودی حکوومەت پارەی پێویست بۆ دابەشکردنی موچەی تەواوەتی فەرمانبەران لە بەردەستا هەیە کەچی بەردەوامی بە لێبڕین دەدات. ئەمە جگە لەوەی کابینەی 8 نوێم بەردەوام باسییان لە چاکسازی لە لیستی موچەخۆراندا کردووە. ئەوەیش لە ڕێگەی سیستەمی بایۆمەتری بۆ دیاریکردنی بندیوار و دوو موچە و سێ موچەکان کەچی بەردەوام قەبارەی ئەو ڕەپارەی بۆ موچەخۆران دیاری دەکرێت لە زیادبووندایە و هیچ کام لەو چاکسازیانە کاریگەریان لەسەر باشبوونی دۆخی موچەخۆران نەکردووە. ئەو داتایانەی وەزارەتی دارایی پێشتر لەسەر داهاتی ناوخۆ و نەوت خستونیەتی ڕوو سەرجەمیان لەلایەن پەرلەمانتارانەوە خراونەتە ژێر گومانەوە چونکە گەندەڵیەکی فراوان لەو داهاتانەدا دەکرێت. بەو پێش گەرداهاتی ناوخە و داهاتی نەوت گەندەڵی تێدا نەکرێت وەزارەتی دارایی دەتوانێت بێ بەغدا مانگانە لە کاتی خۆیدا موچە دابەش بکات.